ئەو بابەتە خرایەوە دەنگدان واتە 2 ترلیۆن بەسێ کرا بە 3 ترلیۆن بۆ فەرمانبەران و هەرێمی کوردستان و بۆ حەشدی شعبیش واتە شتێک زیاد بوو ئەمڕۆ بەداخەوە چەند پەرلەمانتارێکی هاوپەیمانی زۆر بە توندی دژی زیادکردن وەستانەوە دژی ئەو زیادکردنەوەی وەستانەوە کە بۆ هەرێمی کوردستان کرا بەڵام زۆرینەی پەرلەمانتاران و زۆرینەی ئەنجومەن دەنجی لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و حەشدی شعبیشدا ئەوە کارێکی باش بوو دیارە دیسانیش ئەوە یعنی تەواوی مافەکانی گەلی کوردستانی لە بودجە بەڵام شتێک زیاد کرا ئەو شتە زیادکردنش ئێمە هەر پێمان باش ئەگەر جێبەجێش نەکرێ یعنی هەنگاوێک بوو بەڵام هەر ناکاتە ئەو ئاستەی کە ئێمە داوامان کردووە واتە ئێمە سوورین لەسەر هەڵوێستەکانی خۆمان لەگە ئەو زیادکردنێش بەڵام ئێمە پێمان باش بوو کە ئەو کارە بکرێ و ئومێدیش دەکەن یعنی دوای دەرکەوتنی هەڵوێست و بڕیاری حیزبە سیاسیەکانی کوردستان ئیتر بە گفتوگۆ ڕەنگە بگەینە ئەنجامی باشتریش بۆ هەرێمی کوردستان گرنگەوەیە من پێم وابێ نزیکی سەتی چواردە ئەبێتن ئێستا و ئەکرێ کەم تا زۆری کەمیش تا زۆر ئەکرێ زیادیش بکرێ ئەوکرێ کەمیش بکرێ هەردوو ڕێیتیاچێ ئەوەسێتە سەر پەیوەندەکانیان حکوومەتی هەرێم و حکوومەتی فدرالی و سەر